سڵاوتان لێبێ و جەژنتان پیرۆز بێ. سۆرانی مام ئیسماعیل گەڕایەوە. ئێستا من لە چووەم لە گراند ماجدی مۆڵم. گراند ماجدی مۆڵ گەورەترین مۆڵە لەسەر ئاستی عێراق. سەردانی گراند ماجدی مۆڵکەی پەشیمان نابیەوە زەرەر ناکەی. بڕی 10,000 دینار بازاری بکە، ناوە تۆمار دەکرێت و دواتر تیر و پشک ئەنجام درێ. لەوانەیە خەڵاتە گەورەکە بەبەر تۆکەوێ کە ئەویش ئۆتۆمبیلێکی گرانبەهایە. ئێستا دەچینە ژوورەوە باز لە بابەتێک دەکەین. ئاخر جار کەی درۆت کردووە؟ ئایا درۆی سپی دەکەی یاخود درۆی ڕەش؟ درۆت زۆر کردووە یاخود نا؟ فەرموو لەگەڵمان بن با بچینە گراند ماجدی مۆڵ. زاهرۆکو دەبینن لێرە خۆشترین کافتریا هەیە، ئەتوانی بێ لێرە ڕێستێکی باش وەرگی مێشکرد ڕیلاکس دەبێتەوە. لە هەمان کاتدا خۆتان دەبین ماشەڵڵا قەرەباڵقێکی زۆری پێوە دیارە، خەڵکێکی زۆر هاتو تێرە. بۆیە تۆ پێویست نییە بچیتە هیچ مۆڵێکی تر و لە هەمان کاتدا پێویست نییە بچیتە هیچ شوێنێکی تر. سەلام عەلەیکم. بە قورعانەوە بەس سڵاو دەکە، قسەمان بۆ ناکە. بۆ کاکە سەلام عەلەیکم. مەرحەبا. هلا وسهلا. شلونی؟ باش عرب عربي. كرديكت صينية. من وين؟ من بغداد، حي الجامعة. بغداد. أهلا وسهلا. أهلا بيك. الله بخير. الله بالخير. أختي. أهلا وسهلا أخي. والله تبراهيمني أمش خوشكي توم توا. جراند ماجدي مول شلون خوشة؟ خبل. بروانة. نعم بروانة. زور. ما شاء الله ما شاء الله. هاي للمرة الثالثة نتبضع. والله. والله. سوى نري. عيدكم مبروك. شكرا على الجميع يا رب ان شاء الله. الحمد لله. كردستان زين؟ كردستان تخبل، حتى رحنا المنتجع مال برزان بارحة كنا يخبل. الله. بس بيملا ورا عايشة. أنت متزوج؟ أنا متزوجة ومدرسة مادة الرياضيات في بغداد. الحمد لله. وعندي 4 معاش صندة معاش؟ أهلي قطاع خاص. معاش فول. أهلي معاش فول. الحمد لله والشكر. أهلي معاش فول. دباشا جيجنانا هي عيدان فلوس. كله هنا عيدنا وهنا صرفنا فلوسنا. نازم شلون تبقين بلان بينزارم جيجنانا بديرك كيف بلان؟ انتيني فلوس. ها؟ انتيني فلوس. أنتيني فلوس يعني عيدك. يعني شنو؟ مدافع. تريد تدلل؟ والله تدلل والله. شلون اخذ؟ شو تريد يعني ايش قد؟ صد دولار وصد دولار. بالدولار؟ معاش دينار؟ شو تريد كيفك؟ شو تريد؟ عايشة شكرا. اهلا وسهلا ان شاء الله يا ربي. شنو اسم اذاعه يعني القناه؟ اذاعه خوم وخود ميتو. انا ما اشوفها وين اشوفها؟ يوتيوب سوراي امام اسماعيل. يلا ان شاء الله خلي يشوفوني الناس. اخوا قوري اخوا حافظ سرسا لما يزبل براي قوري اشتيوها اذا خۆشەویستان گراند ماجدی مۆڵ خۆشترین مۆڵە لە هەموو عێراق. پێویستت بە جلە پێویست ناکە بچیتە هیچ شوێنێکی تر. لەبەرەوەی ئەم جلانەی کە تۆ پێویستە هەمووی لێرە هەیە. بۆ نمونە LCY دەتوانیت تۆ بێیتە ئێرە داشکانیان کردووە و بەردەوامن لە داشکاندن ئەم شوێنانی کە لە گراند ماجدی مۆڵ هەمووی لێرە کراوەیە. لە هەمان کاتدا برسیتە پێویست ناکە بچیتە شوێنی تر. وەرە لێرە خۆشترین خواردنەکان لێرە هەیە. فاستفود، خواردنی شەرقی، غەربی. لە هەمان کاتدا پێویست بە مارکێتە وەرە گەورەترین مارکت لێرە هەیە. لێرە بازارەکانی خۆت بکە. ماشەڵڵا وەکو خۆتان دەبینن قەرەباڵقێکی زۆری پێوە دیارە گراند ماجدی مۆڵ. لێرە گروپی موزیک ئامادەیە. ئەمڕۆ لێرە سەمیرا کارزان خۆشترین و گەورەترین ئاهەنگ ئەنجامدا پێشکەش بەو کەسانی کە سەردانی گراند ماجدی مۆڵیان کردەوە هەوادارەکانی خۆیان و دواتر دەچین لای سەمیرا کارزان و لە هەمان کاتدا لەگەڵمان بن. وەرە دووبارە سڵاوتان لێ بە خۆشەویستان. ئێستاش لەگەڵ هونەرمەند خانمە هونەرمەند سەمیرا کارزان دەچینە سەر ستەیج لە گراند ماجدی مۆڵ. سەمیرا خان لە سێ تابقەوە هەوادارەکان چاوەڕێی زۆر بەخێر بێن. تەبعەن زۆر خۆشحاڵم و ئەم شەوشەیەکی زۆر تایبەتە بۆ من. نزیکەوە هەوادارەکانی خۆت دەبینی هەستت چۆنە؟ زۆر هەستێکی خۆش. وەرانی خۆشت حازر کردووە؟ بەڵێ بێگومان هەموو کات باشترینەکان ئامادە دەکەیت. بەڵێ خۆت باشترینی. زۆر نەڵێ ماستاوە پارەی خۆی داوە. باشە بەڕێگا ڕۆشنەوە با بچین بۆ سەر ستەیج. خۆشەویستان ئەم شەو سەمیرا کارزان لە گراند
ماجدی مۆڵ کە گەورەترین مۆڵە لەسەر ئاستی عێراق ئاهەنگێکی زۆر تایبەت بە بۆنێ جێژنی قوربانەوە ئەو کەسانی کە سەردانیان کردووە بۆ هەوادارەکانی سەمیرا کارزان ئەمڕۆ ئاهەنگێکی زۆر تایبەت لێرە ئەنجام دەدرێ. سەمیرا خان پێم بڵێ جێژنانە دووەرگرت لە ڕێباز؟ واللهی بۆ نا 20,000 دیناری دامە. 20,000 دینار؟ ڕۆنەی کردوتە 25ش ئاگال لەو دیوارەی بێ. ڕێباز پێدەچێ ڕەزیل بێ 20,000 دیناری داوەتە بە جێژنانە نەیکردوتە 25ش. جێژنانەی ڕێباز تایبەترایندایە و بابە ئاپی و مامی. والله هەردوو بەس ڕێباز دینارەکە قەیناکە باشتر بێ. باشە پێم بڵێ بابەتی ئەمڕۆم باز لە درۆ دەکە. واللهی ملەوەن آخر جار کەی بۆ درۆت کردێ؟ واللهی زۆر دوور نییە. ینی کەی؟ واللهی ئەمڕۆ وەڵە خۆشەویستان لە قازانجی خۆت بەڵێ زەرری لە کەس نەداوە. زەرری لە کەس نەداوە بەڵێ باشە مایە باش هاتوینەتەوە. ئێستاش دەچینە سەر ستەیج و لەگەڵمان بن. خۆشەویستان ئێستاش خانمە هونەرمەند سەمیرا کارزان دەچێتە سەر ستەیج لەگەڵ ئەو خۆشەویستانەی کە ئەمڕۆ سەردانی گەورەترین مۆڵیان کردو لەسەر ئاستی عێراق. لێرەوە ئێستا فەرموو سەمیرا خان. سەمیرا خان چەند خولەکێکی تر دەچێت سەر ستەیج گروپی مۆسیقا ئامادەیە؟ بەڵێ ئەوە هەوادارەکانتان. ئێستاش سەمیرا کارزان دەچێتە سەر سەیر بە خۆشترین گۆرانیەکە دوکتور کە دەوایەک. فەرموو ئێوەش سەمیرا کارزان. زۆر بەخێر بێن سەر و سەرچاو دەبێت چ مەهەندیسێک گێرەی دروست کردووە، دەبێت چ مەهەندیسێک قەڵەمەکانی بەکارهێن. یاڵڵا کامێرمانەگە لەو عارەبانەی بێ لە ڕێی خوا و پێغەمبەر دەعەم نەکەی. ماشەڵڵا لەو ئەجوایە، ماشەڵڵا لەو دیزاینەرە، ماشەڵڵا لەو مەهەندیسە. گران ماجدی مۆڵ یەکەمە، هەر یەکەمیش دەمێنێتەوە لەبەرەوەی گەورەترین مۆڵە لەسەر. یا ئەڵڵا دەعمێکی بەسیط بوو کێشە کە تۆ لێرە بازاڕی دەکەی ناوت دەچێتە ناو تیرروپوشکەوە لێرە و لە دوای ئەوەش ناوە چۆ ناو تیرروپوشکەوە ئیتر بۆ ئۆتۆمبیلە گەورەکە لە هەمان کادا هەدایی گەورە و بچووکیان هەیە. بۆیە کە تۆ سەردانی گران ماجدی مۆڵ دەکەی پەشیمان نابیەوە. ئێستاش زۆرم قسەکە پێویستم بە قومێک ئاو خێرتان دەگاتی ئەگە بمدەنێ قومێک ئاو. سلام علیکم. بژیت باشی قوربان. خۆش بی گوڵەکەم بژیت مامنون. چۆنی ئوستاد؟ ساواکەمی زۆر سپاس دەکەم. دەژنتان پیرۆز. دەژنی دۆش پیرۆز بێت شتە لە بزیۆنێکی دۆ خۆ کەناڵی یوتیوبە. یوتیوب؟ بەڵێ. هەر یانەی خەنە سەر یوتیوب. بەڵێ. تەلەڤیزیۆنتان نییە؟ تەلەڤیزۆن نییە. دەبا؟ تەلەڤیزۆنی. مامامزانی ڕادیۆیە وەڵا. فەرقی نییە. پێم بڵێ خەڵکی چۆی ئوستاد؟ من خەڵکی سلێمانیم. خوا بەخێر بێ شاری هەڵمەت و قوربانی. وەڵا. گران ماجدی مۆڵ چۆن نەبینی؟ زۆر جوانە لەلای من. هەموو عێراق گەورەترین مۆڵە. وەنیە دیارە زۆر گەورەیە لەخوا بەزیا بێ ئەمەمان هەیە. جەژن لە هەولێر کرد؟ بەڵێ. لە هەولێر. بەڵێ. پێ زاوای هەولێریان بی؟ وەڵا زاوانیم بەس حەزم لێرە زیاترە لێرە ئەژیم ڕەفیق وشتم زۆرە لێرە. خوا بەخێر بێ. لە چۆ داوام دەکەی بێئەدەبی نەبێ؟ دەوامیشی من پیرم بە ئەمری باپیرتم. عمرت چەندە ئوستاد؟ من 73 ساڵ ئەمرمەوە. ئینشاڵڵا تەمەەن درێژ بی. ئەنیەت هەر ئیش بکەم؟ نەوەڵڵا ئیش مەکە. بەس هەر لە کۆنەوە هاتە دەڵە پیا و بەهیشەوە جوانە. ئاغا 73 ساڵ دێتەوە. بابەتی ئەمڕۆمان دوو لە ڕووی جەنابەت باس لە درۆ دەکەین. درۆ؟ بەڵێ. ئەوی بەغا دووسێ ڕەفیقمێ وا شاش ئێزانن. لە سلەیمانین. باشە ناویان مێنە. ئیجازانیە لە چی؟ کاڵی کاکە بۆ درۆکە عیب ناکەی. ئێڵێگە درۆ عیب وایە بۆ دروستە بوو. وایە؟ وەنیە؟ تۆ لەگەڵ درۆی؟ نا من ناوەڵا. باشە بۆ مەسلحەت درۆ بکەی ئوستاس؟ نا من نایکەمەوە حیاتی؟ ئەوە عەرەبەیکەم. نام بە حیاتم نایکەم. بۆ مەسلحەتیش؟ بۆ مەسلحەتیش عەرەبیم ڕە زەعیف بێ
یە لەگەڵ تا ئەزار درۆ دەرەچەوە بۆکە خۆیەکە بە پیاوی چاک کە بە قوت بۆ پشتە دەشکێنێ ئەوە درۆە باشە درۆی سپی و ڕەشەیە خوا بازە کەسێ بە عەزەجارێ درۆیەکەکا بۆی خۆی ئینقاسکا لە شتێکی بەسیت مەسەلا پێڵێن درۆی سپی بەڵام ئەگەر سەیری مەحتەواکەی هێر ئەینەشتە حەسەن و مام حەسەن هەر یەکە هەر ئەینەشە نییە ئەمە خۆم بە حیاتم درۆ ناکەم لە مەبدەمە درۆ هەر ناشی سام سە پێم بڵێ چەند پارە لە جیرفان تا یەکسە پێ دەڵم یاری پارەت هەیە چەند پارە هەیە یەکسە پێ دەڵم چەندت هەیە نابێت تەلەڤیزیۆن دوایی ئۆمزین ڕادیۆیە بە قوربانە دەبم وەڵا چەورە وەڵا چەورە زۆر سپاس ئوستاس ئێوە سەرکەوتوو بن تەمە درێژ بن ئێمە هاتینە سەر حازری ئێوە کردان با قورتە وڵای ئێمە نابە شخصی من مەلا مستەفای بەرزانی کردی ئەو شۆرشی دەست پێکە ساڵی 61 ئەمەی کە ئەیبینی ئیمتیداری ئەوەیە ئەگە مەلا مستەفا نەبووە ئێستا نان نەبووی بیخۆین وەکو تورکیا کوردیان نەمەمنوع کردین وەکو سووریا جنسیان نەئاینێ ڕەحمەت لە گۆڕی ڕەحمەت لە گۆڕی ئەو مەلا مستەفایە ئەو ئەمەی دروست کرد دەستان خۆش بێت مەمنوون زۆر سپاس مەمنون زۆر سپاس ئوستاس لای گەورەی زۆر سپاس ماشەڵڵا چەند جوان دانیشتون دەڵێ لە پشتەوەی پاسن سەلام عەلەیکوم مەرحەبا ڕۆبووە دەڵێ دوو پشتکات وا غاریدا ها عربي عربي ايه أنا ما أعرف عربي عربي الصيني والله عربي مو مشكلة من وين؟ من كركوك كركوك؟ ايه كركوك حلو أربيل حلو طبعا والله جواها حلوة جراند ماجدي مول شلونه خوشة؟ فول موجدي مال والله وايا فول يا دواء أي بقول بعني الله يسلمك أي بقول بعني كاميران جاورا عائلەیەکی زۆر ڕێک و پێکم دۆزیوەتەوە سڵاو لێ بە قوربان باشی باشن دەتوان بێن ئێرە ماشەڵڵا عائلەیەکی ئەوەندە ڕێک و پێکن هەل لە دوورەوە دیارم چۆنی دادا چۆنی کاکە قوربانت خەڵکی چۆن خەڵکی ڕۆژهەڵات سنەی خێر بێن 10 ساڵە لێرەم 10 ساڵە لە هەولێری شەکەم چی شێک دەکەین من لە شەریکەی سیلڤەر ڕۆدم عاش چەندە ئێتر ئەوە بمێنێت باشە سەرکەوتوو بوون جەنابەت خەڵکی چۆن سنە باشە چەند پرسیارێکتان لێ دەکەم دەتوانین بێتە پێشەوە عەفوو خوشکی من پێم بڵێ گران ماجدی مۆڵ چۆنە باشە خۆشە زۆر باشە جارە هاتووێرە بۆیە شۆک بووە بوو ئەوەیە بەس وتم باشترین جیە ڕاقیترین جیە گرند ماژدیە بەڕاستی بە خۆشەویستی ئاو سەرگیریتان شەرمی نایە جان من بڵێ هیچ چۆن خاڵۆ باشە قەت آخر جار پێم بڵێ کەی بۆ درۆت کردو من ئاوی لە باوکم هەموو ڕۆژێ درۆکەم ئەبی درۆنەکەی ژیان بێ درۆ بێت درۆی سپیان ڕەش مەسلحەت مەسەڵەن بە عیشێت گوتیە خۆشم دەوی بەڵام خۆش نەویست چۆنە ئەوە بەگاڵتۆتم بەڕاستی ئێمە 25 ساڵە هاوسەرمە حتا ئێستا لە یەک عاجز نەبووینە والله بەڕاست ئینشاڵڵا لە چای پیس بە دوور بن باشە قەت هەبووە براگەورە درۆیەکی کردبێ و کەشفت کردبێ فعلا وڵای خێزانێکی ڕاستگۆن باش تۆ قەت آخر جار کەی درۆت کردو بیرم نایە کەم ئەو شتانە خوا بە زیاد بێت دڵی پاکە هیچ تێدایە نەڵێ جیفانی منە باشە زۆر سپاس دێژنتان پیرۆزیە لەگلایگو هەمچنین قوربانە چۆنی باشی چۆنی والله الحمد لله الحمد لله تمام خوي قورآن پێ دەسێ ژێژنەی باشت خوار بێ الحمد لله خوي بزاف خوا چۆنی باسم ناوت چییە رونيا ئەو بە قوربانی ناوەکەشت بووم تاوە بە سپاسە لە بابە دۆرگیراوەتی خوانەکە چەندە جێژنانە وەرگرت زۆر مردەگرت چەند
چەند بوو چەند عیب نەبوو نارێم خوا ئێستا لەبەر دڵی من پێنجزاری چی بدێ ها پێنجزاری بدێ لەبەر دڵی من ژنانە دوونیوی تۆ دوونیوی ئەوە 10005 مان بدەوە 5 مان بدەوە ئێت بکەم خوردی ما پێ ئەو بکەم ئەو 10000 دەی بە من 5 دەمێ ئەو 10000 بدەیە یەک دقیقە ئەمە سیرکە ئەوەی بگرە تەوا ئەو 5 من 5 تۆ باشە خوا خێرتان بنووسێ پێم بڵێ ئاخر جار کەی درۆت کردو والله باوەڕ ناکەم هەموو تەمە درۆت ناوەڵڵا بەڕشتیوانیە ناوەڵڵا کوڕە خدر ناوەڵڵا درۆمان ئەولا نا لە خوای بەزیادبی بە حیاتی لە شتان دووری نەخوای هەر بەزیاد بۆ مەسلحەتیش نەت کردو با درێ مەستەحات بکردووە تەوا مەقسەدمەوەی خۆ کاکە ناڵم خۆ درۆی گەورە هەتە بۆ دڵت لە داچی منداران هێشا بێ و بڵی خۆشم دەوێت نانە لە معدل ئەمە لە خزمەت یەکداینا خوای بەزیادبی ئەم خۆش دەیان داچم داران حتممە داچم داران زۆر عیبە بۆ تۆ زۆر عیبە خۆزگە و قسێت نەکرد حتممە داچم داران ئەوە گران ماجدی مۆڵ چۆنە نا لە خوای بەزیادی زۆر خۆشە لە خوای بەزیادی شوێنی یاری شەیە بڕۆ بابەی بە باشە تۆزەکی پێسەرف کە ئەلعاب و شتی زۆر خۆشی لێە باشە ئەو پێنجشم جێژنانە دای جێژنی ڕەمەزان لێت دەستێنمەوە لێدەوە دەی زۆر سپاس ئەمە درێژ بن ئینشاڵڵا زۆر سپاس سڵاو لە تۆی گوڵاو لە تۆی کڵاو ئەوەی من بۆ تۆی دەیکەم نییە ماستاو دینە شنە چۆنی سۆرانگیان جەژنە پیرۆز بێ لە تۆش پیرۆز بێ لە خۆت و خانەوادە چەندە جێژنانە وەرگرت جەژنانە دامی 1000 ڕوبعەکم دایە 1250 یاومەتێ وانەی بڕێ ئایسکرێمێکی پێ دێ شنە پێم بڵێ بایمەش بەشداری بکەین پێم بڵێ کرا زەردێم لێ ئاڵاوە برارۆ ناخۆشە سەوتە زۆر ناخۆش بەسپاسەوە باشە پێم بڵێ چەندە جێژنانە وەرگرت زۆر وا چەند ڕقم هەنە شتێ نابێ باسکرێ عیبە نابێ عیبە باشەوە بابەتی ئەوڕۆم لەسەر درۆیە باشە ئاخر جار کەی درۆت کرد هەفتەی پێشوو بوو هەفتە یەک جار دەکرد باواز لە درۆی بێنین هەڵپەڕین بە درۆ هەڵپەڕین هەڵا دەزانیەوە گۆرانی چیە شینە سۆزە شنروێ ساوزە درۆت کردو لە زەرەری خۆت بێ من یەک تەبیعەتمێ باشە هەمووی پێمەڵام قسەت ڕقە بەڵام قسە ڕقی نییە ئاڵێ قسەم حەقا ڕاستە بۆیە ڕقە من زۆر کەم درۆکەم بەس درۆ بکەم درۆی مەسلحە دەکەم ژنە پێم بڵێ درۆیان زۆر لەگەڵ کردووی زۆر ڕۆژانە درۆ ئەبیستمەوە ئەبینم و یعنی من یەک تەبیعەتیشمەیە کەسی بەرامبەر باشە خوێنمەوە یعنی سوورەزام درۆکە بەس پێیەکەن زۆر سپاس شنروێ یەکێکە لەو کچانەی کە لای من تایبەتە ینی بەڕاستۆک و خێزانێک لای من زۆر تایبەتە هیچ مجامەلەش ناکەم هیچیشم پێ نێ بەخۆ عایشێ چۆنە عایشێ لای گەورەی سەرچاوم بەخێر بێت بەڵە خۆشەویستان لێرە بەم جۆراتینە کۆتایی پرۆگرام لەگەڵ خاتوو شنروێ مستەفا شیرنەوەکم ڕەبا حەبیبای خاردووە های هەروەکو دەبینن ماشەڵڵا هاوڵاتیان خۆشەویستان لێرە جەویانەیە لێرە هەڵدەپەڕن ماشەڵڵا جەوەکەیان گەرم کردووە بەڵە خۆشەویستان ماشەڵڵا سەرچۆپێر لە خۆت سەرچۆپێر لە خۆت جوانە بە هەمیش بچین کۆپلەیەک هەڵپەڕین بۆ عیبی تێدا نییە سەلام عەلەیکوم
الله ما شاء الله ورسنا لعي اها بدي عيب لكم تصويرك بدي عيب لكم ورسل بدي عيب لكم